بەر لە 11 ڕۆژ لە هاوینی ئەم ساڵ بڕیار وایە هەرێمی کوردستان بچێتە هەڵبژاردنێکی گەرم و چارەنووس سازەوە کە جیاوازیەکە تەنها هەڵوەشاندنەوەی 11 کورسی کۆتاکان نییە، بەڵکو چەند هۆکارێکی دیکەش تایبەتمەندی زیاتر بەم هەڵبژاردە دەدەن. یەکەم، دوای 11 ساڵ کۆمیسیۆنی عێراق دەگەڕێتەوە هەرێم. لە دوای ساڵی 2013ەوە کە هەڵبژاردنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە ئەنجام درا لە دوای 11 ساڵ و بۆ یەکەم جارە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکات. ئەم تایبەتمەندیەش لەلایەن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و لیست و قەوارەکانەوە بە گرنگیەوە باز دەکرێت وەکو ئاماژەیەک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاکتر و ئازادانە لە هەرێمی کوردستان، بەڵام هێشتا ڕوون نییە لە داهاتوودا ئەو هێز و لایەنانە چۆن تەماشای دەرەنجامی ئەم هەڵبژاردنە دەکەن. دووەم، دۆخی هەڵبژاردنەکە. هەڵبژاردننی ئەم جارە لە ژینگەیەکی ئاڵۆزدا بەڕێوە دەچێت. شتێکی باو هەبوو کە لە ساڵی هەڵبژاردندا هێزەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان موچە و زەوی و ئیمتیازات و پۆست و خزمەتگوزاری و چەندین ڕێگای دیکان دەگرتە بەر بۆ دەمشیرینکردن و هاندانی دەنگدەران و لایەنگرانی خۆیان. بەڵام ئەم هەڵبژاردنە دۆخی هەرێم بە قەیرانێکی ئابووریدا تێدەپەڕێت، هەم لە ڕووی سیاسیەوە بە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت و تەنانەت یەکێک لە هۆکارەکانی خێراکردن لە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن بەلای هەندێک لە چاودێرانەوە بەهۆی ئەو ترسەوەیە کە وەکو تارماییەک باڵی بەسەر ژینگەی سیاسی و فیدراڵیەتی هەرێمی کوردستاندا کێشاوە. وڵاتانی هەرێمایەتی هێرش و هەڕەشەکانیان بۆ سەر هەرێم فراوانتر و زیاتر کردووە. بەغدا لە ڕێگەی وەزارەتی دارایی و بەهۆی سکاڵاکانی دادگای فیدراڵیەوە هەرێمی کوردستانی خستۆتە گۆشەیەکەوە کە لە پێگەی بەرگریکردن لە خۆکردندایە. کارتی دەستی هەرێمی کوردستان پشتیوانی ناوخۆیەتی، بەڵام بەغدا هەنگاو بە هەنگاو دەیەوێت ئەو کارتەش لاواز بکات. چیتر نەوت و کۆمپانیا زەبەلاحەکان سەنگەر لە بەغدا ناگرن لە بەرامبەر هەرێمدا. بەڵکو لە ئێستادا ئەو کۆمپانیایانە نیگەرانن لە چۆنیەتی دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێم. هەرێمیش لەو نێوانەدا باجەکەی دەدات. هەر بۆیەشە پێشبینی دەکرێت ئەم هەڵبژاردنە بێتە وێستگەیەکی کەمپینێکی توندی گوتاری گەڕانەوە بۆ بەغداد لەلایەک و گوتاری ڕوبەڕووبوونەوەی فشار و دامەزراوەکانی بەغدا لەلایەکی ترەوە. سێم، کۆتایی 11 کورسی کۆتاکان و سەرەتای حەزبی دیکە. بڕیارەکەی دادگای فیدراڵی کۆتایی بە 11 کورسی جێگیری کۆتاکان هێنا. بەو شێوەیە ڕکابەری هەموو لایەنەکانی هەرێم لەسەر 100 کورسیەکەی پەرلەمان دەبێت. دەرکەوتنی چەند هێز و گروپێکی دیکەی نوێش لەم هەڵبژاردنەدا ئەوەندەی دیکە ڕکابەری هەڵبژاردنەکە بەهێزتر و گەرمتر دەکات. لە دەرەوەی کامپی پارتی وێکێتی و نەوەی نوێ ئەم چەند لیستەی دیکەش ڕکابەری تون دەکەن. یەکگرتوو لیستێکی لاهور شێخجەنگی، کۆمەڵی دادگەری و گۆڕان و تەنانەت باس لە لیستی دیکە لەلایەن عەلی حەمەدساڵح پەرلەمانتاری پێشووی گۆڕانەوە دەکرێت. ئەم ڕکابەریەش ئاستی بەشداری لەم هەڵبژاردەدا بە تایبەت لە بازدەی سلێمانی و هەڵەبجە زیاتر بەرز دەکاتەوە. بەڵام یەکێتی نیشتیمانی وەکو هێزی خاوەن هەژبوونی سەربازی لەژێر بەرپرسیارەتیەکی مێژوویدا دەبێت کە چۆن ئیدارەی ئەم بارودۆخە دەکات. چوارەم، فرەبازنەی هەڵبژاردنەکە. بڕیار وایە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 4 بازنەدا ئەنجام بدرێت. بەو شێوەیە پێشبینی دەکرێت کە لیستە بچووکەکان کە لە ڕابردوودا دەنگەکانی خۆیان لە سەرتاسەری هەرێمی کوردستان کۆ دەکردەوە ئەم جارە بکەونە بەرداشتی ڕکابەری لیستا گەورەکانەوە. هەر بۆیەشە چانسێکی زۆر لاوازەیە کارێکە لە بزوتنەوەی ئیسلامی و پارتی سۆسیالیست دیموکرات و حیزبی شوویعی و چەند لایەنێکی دیکە هیچ کورسێکی پەرلەمان بەدەست بهێنن. بەڵام تاوەکو ئێستا ڕوون نییە ئەگەر دەنگی خۆیان بدەنە پاڵ دەنگی حیزب و لایەنی دیکە.